بەڵام یەکشت ئەوەی کە من ئەمەوێ بڵێم ئەو کەسەی کە قسەکە بەس تعبیر لە ڕێی شخصی خۆیەکات لەبەرەوە دیوان هیچ ڕێگریەکی نییە لەوەی کە قسەکە یا بە قسەکردن یا بە قسە نەکردن ئەوە خۆی سەرپشکەلەوە بەڵام وەکووتم ئەو قسەی کە ئیکا ئەو وتانەی کە ئێڵێت تعبیر لە ڕای شخصی خۆیەکە چونکە خۆتان نزانن دیوان ئێستا دوای یەکگرتنەوە سەرۆکی دیوان هەیە لە هەولێر بڵێن ئەو کەسانەی کە ڕێگە پێدراون بە ناوی دیوانەوە قسە بکەن لە وردەکاری ئیشەکانی دیوان ئەوە ئەبێ لە بڵێن ڕێگە پێدراوە بێ لە سەرۆکایەتی دیوانەوە بەڵام لێرە ئەوەی کە قسەکە لە کارمەندەکەی استیعلاماتەوە تا خۆم تعبیر لە ڕێی خۆیەکە ڕێی شخصی خۆیەتی دیوان بەرپرس نییە لەو قسەی کەیکە و کەسیش ڕێگری ناکرێت لە قسە بکە یا قسە نەکە ئەوەینی خۆیەتی و سپاسانەکەم و ئێستاش هاوسین بەشکردنی خەڵاتەکان وەگەر هەر هینێکیشتانەوێت لەم دقە دوای لە ئیعلام داوایکەن یەکی نسخەیەکتان هاتی. سپاسی کاکتاجەکەین بۆ وتەکەی. ئێستا ناوی کارمەندانی لێهاتوو ئەخەینە ڕوو. یەکەم ئەندازیار فەریدون عەبدوڵڵا. پیرۆزەکە پیرۆزەکە فەریدون. دووەم سەرۆدەستە کوێستان عەزیز. با بفەرمێ. سێهەم سەرۆدەستە نازەنین ئەحمەد. بەڕێوەبەری ژمێریاری نزار ئەحمەد. کارگوزار لە دیوانی چاودێری دارایی بە کاک بەهادین عەبدوڵڵا. کاک بەهادی. شۆفێری لێهاتوو کاک عوسمان جەبار. سەرۆدەستە کاک سەردار سەعید. سەرۆدەستە بەهرەم محەممەد ئەمین. ئێستاش ناوی سێ خانمی سەلار لە دیوانی چاودێری دارایی ئەخەینە ڕوو. یەکەم فەوزیە خان. دووهەم ڕازاو خان. سێهەم شاریا خان. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.
ماوەیە گەر بنسبەت ریپۆرتاژەکە ئەگەر ئەمڕۆ دوای نەکە ئەتوانێت بیکا یا وەختێکی تریەوە هەر سەر خۆی ئەگەر لەوە نابێت. التلفزيون يجي شوفوا الشفاء سلام.